پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ ئەم قۆناغی ئێستا ڕۆڵ و گرنگی خۆی هەیە بۆ تێپەڕاندن و کۆتایی هێنان بە کێشەکانی ناوخۆ و حکوومەتی ناوەند ئەگەر ڕۆڵی ڕاستەقینەی خۆی پێ بدرێتەوە. سەرۆکی فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان دەڵێت دەبێت لایەنە سیاسیەکان لەبەر هەستیاری ئەم دۆخەی ئێستا هەرچی زووە کێشەکان وەلاوە بنێن. ڕێخستنەوەی کۆمەلگای تەقلیدی بۆ کۆمەلگایەکی نەبووین وەختی ئەوەیە هەموو هێزە سیاسەکانی کوردستان بە خۆیاندا بچنەوە. وەختی ئەوەیە دەسەڵاتی تەواو بدرێ بە پەرلەمانی کوردستان کە باشترین جۆری یاسا دەرکە، هەمواری یاسا خراپەکان بکە، بە باشی چاودێری حکوومەت بکە، ئەو وەزیرانەی ئەو بەڕێوەبەرانەی یان سەرکەوتوو نەبوون بانجیان کە بۆ لێپرسینەوە، دەستەکانی چالاکە، لیژنەکانی چالاکە ببێتە هۆکاری گۆڕینی عەقڵی ئیداری هەرێمی کوردستان. ئەو کاتە دەتواندرێ پێی بگوترێ پەرلەمانی کوردستان کە نوێنەری هەموو هێزە سیاسیەکان و هەموو پێکاتەکانی خەڵکی کوردستانە، بەڵام بەم ڕیتمەی ئێستا کە مەجالی پێ نەدرێ، کە حکوومەت گوێی لێ نەگرێ، کە حیزبە سیاسیەکان گوێی لێ نەگرن، کە کۆبنەوەکان زۆربەی لە دەرەوەی فراکسیۆنەکان و قاعی پەرلەمان بکرێ، ئایندەیەکی باش چاوەڕێمان ناکە. بۆیە هیوادارم ئەوانەی کە پێشوو گوتمان ببنە ئەزمون و تەجروبەیەک کە وعدمان بە خەڵکی کوردستان داوە حکمێکی ڕەشیدیان بۆ دروست بکەین، عادلتر بین، بە ئەرچی پەرلەمانتاری خۆمان هەستین. هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە بە کۆمەڵێک کێشە و ململانەی سیاسی و ئابووریدا گوزەر دەکات. شارەزایەکی سیاسی دەڵێت پەرلەمان لە هەموو دنیادا بێجگە لە چاودێری و یاسادانان ڕۆڵی سیاسیش دەگێڕێت لە ناو دەوڵەتدا، هەروەها بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیی و دەرەکیەکانیش پێشنیاری چارەسەر دەخاتە بەردەست لایەنی جێبەجێکار. پەرلەمان لە هەموو دۆلێکی عالەمانی چۆن دێن وەزایفێکی هەیە، ینی لە گرنگترین وەزایفەکانی یاسادانان و ڕۆڵی چاودێری. بەڵام سەرڕای ئەم دوو وەزیفە تەقلیدیە زۆر گرنگە، پەرلەمان وەزیفێکی زۆر گرنگتریشی هەیە کە بریتێ لە وەزیفێکی سیاسی کە مەفروضە لە ناو وڵاتە بیژێڕێت لە حاڵی دروستبوونی کێشەی سیاسی لە ناو دەوڵەتە تاکە مؤسسەیەک ینی مؤسسەیەکی بارز کە بتوانێت ڕۆڵی چارەسەرکردن بریتێ لە پەرلەمان. بەڵام ئەگەر دۆخی لای خۆمان سیر بکەین لە کوردستانە بەداخەوە ینی پەرلەمانی کوردستان جگە لەوەی کە ئەو دوو وەزیفە تەقلیدیەی کە مەفروضە وەکو خۆی ممارەسەی بکات لە یاسادانان و لە چاودێریکردن بینیمانە کە بەداخەوە بەم ڕۆڵە بە تەواوی هەڵنەساوە. سەرڕای ئەوەش کە ئەو وەزیفە معاسرەی کە باسەکرێت کە پەرلەمان ئەبێ هەبێ بریتێ لە وەزیفەیەکی سیاسی لەم ڕۆژەوە کە ینی پەرلەمان بەڕای من نەیتوانی ئەو ڕۆڵە سیاسیش ببینێت لە چارەسەرکردنی کێشە سیاسەکان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراقیش بۆتەوە. کێشە و ئاڵۆزیەکانی چەند ساڵی ڕابردوو هاوڵاتیانی بە تەواوی شەکەت و ماندوو کردووە. لە ئێستاشدا هەمووان هیواکانیان لەسەر پەرلەمانی کوردستان هەڵچنیوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و کۆتایی هاتنی قەیرانە سیاسی و داراییەکان بە هیواشن پەرلەمان لەگەڵ حکوومەت شان بەشانی یەک هەوڵەکانیان بخەنەگەڕ تا لە زووترین کاتدا هیوا بگەڕێتەوە بۆ بێهیواکان و هەرێمی کوردستانیش ڕزگاری بێت لەو کێشە و ئاڵۆزیانەی چەند ساڵی ڕابردوو. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.